کاریمانەوەی ئەو مزگەوتە وەکو مزگەوتەکانی دیکە باقی ئەو مزگەوتانی کە لێکوانە خوتبەی لێ دەدرێت و هەروەها جەماعەتی لێ دەکرێتن ئێمەش ئەوها بکرێتەوە پاشان چینێ لێژنەی فتوا هاتیە تەمەشای هەموو ڕێنمایەکانی کردیە هەر هەموو ڕێنمایەکان جێبەجێ دەکرێت فەرم بڕۆ خۆشتان تەمەشایکەن الحەمدولیلا نیشتەکانمان هەموو ڕێکوپێکە بەس ئەوەندەیە بە بڕیارێکی سەعاتدەی شەو یعنی تەلەفۆنیان لە بۆ مامۆستای کردیە مامۆستا قوربانی کەوا نابی خوتبەی بدەین ئێمە داواکاری ینی ئەو شتە ینی بە کۆتابێ بەو مانگە ڕەمەزانە ینی خەڵکەیە اختیارە ینی بچی لە مزگەوتەکەی دیکە نێژ بکاتن بەڕاستی ناخۆشە بە هەنجەتی کۆڕۆنا مزگەوتەکان دادەخن بە تایبەتی ئیمایان داخستیا بەڕاستی ئەمە لێرکوانە ئامادە باشیمان ئەوها کردێ لۆ خۆمان بتوانین لێرە خوتبەی خۆمان بکەین تەماشا دەکەن هەموو شوێنەکان کرایتەوە چ جێیەک یعنی ئاساینە بڕۆ لە چایخانەکان دەگەڕێ لە هەموو شوێنەکان دەگەڕێ لە نەخۆشخانەکان دەگەڕێ لە دائیرەی دەگەڕێ لە هەموو شوێنەکان هەمووی کراوەیە جێکی وەچی ئێرکوان ئەمە مزگەوتێکی گەورەمان هەیە یعنی بە پێی ڕێنماییەکان هەموو شتەکان جێبەجێ دەکەن بەرماڵی خۆمان دێنین کەمامە دەکەن مەترونی وەک تەنانەت لێک دوورین نوێژەکی دەکەین یعنی بەڕاستی نوێژەکی ببێ ڕوح نوێژەکی سارد ئەوەندە لێک دوورین ئەو جەمامۆستای بەڕێز تاکید لەوەش دەکاتەوە کەوا ڕێنماییەکان تەطبیق بکەن هەمووی تەطبیق دەکەن لەبەرچی مزگەوت ناکەنەوە یعنی لەبەرچی تاکەینێ وا لەو ملەتەی دەکەن وا زوڵم لەو خەڵکەی دەکەن یعنی لەبەرچی خی گەورە ئەو زڵمەی هەر ناگری بەڕاست هۆکارەکەی نازانین بەڵام ئەمە یەک داواکاریمان هەیە حکوومەت داوەڵە خەڵک دەکا پابەندی ڕێنمایەکان بن وەکو برێ لێک دوورکەونەوە لەبەر ئەو نەخۆشەی هەر ئەسڵەن ئێستا حکوومەت هاقوێ بە خۆی داوا بکە مزگەفتەکان زیاتر کراوە بن لەبەر ئەوەی ئەگە خەڵک هەندێک مەسەڵەن نەو سنوورەی کەمانج ڕەمەزانی پیرۆزە خەڵکێک هەیە کە ئەهلی جەماعاتیش ڕەمەزانان هەمووی ڕوو لە مزگەفتێ دەکا ئەگەر لەو سنوورێ مەسەڵەن ئەو مزگەفتە قەپات کرێ لەوانەیە ئەو خەڵکە بستە مزگەفتش کە لەوانەیە قەرەباڵغی دروست بی بەڵام هەر زەروریە مزگەفتەکان بکرێنەوە چکە لەبەر ئەوەی لەوانەیە مەجموعەک خەڵک بێتە ئێرکان نەستە مزگەفتشکە بەڵام ئەگەر نەبی ناچارە بچی پاڕەپەستۆ لە تەنیشێک دروستە لەوانەیە لێک نزیک بکەونەوە دەچی بەڕاستی خەڵک وەکو برەی محەبەت خۆشەویست لەوە دینێ هەیە خاستە بە تایبەتی مانجی ڕەمەزانیانی نازانم هۆکارەکەی چێدایان خستۆ ینی پابەندیشە لە هەموو شتەکانی پابەندە لە متر بە متری لە کۆمامەی لە هەمووی هەر هەمووی پابندە هەمووی پابندن تەسویرەکان هەیە بە هەمووی تەمەشاکەن ئەگەر یەک بێ کەمامە بوو حەق خۆیتان هەمووی وەڵڵاهی مامۆستا هەمووی تەبلیغ کردیە هەر هەمووی بە کەمامە بووە یەکی بێ کەمامە نوێژ نەکردووە هەمووشی متر بە متر بووە کەس لەگەر یەک ڕانەوەستاوە